بەڕاستی بە پێودانژی کۆن ئەم شاعر نیوە، ینی بەڕاشکاوە نەپێ بڵێ کیمیای ئینسانی کوردی هەر یەک کیمیای، جوانی خۆشەوێ، ئەدەبیاتی خۆشەوێ، کتێبێکم دەکرێتە ئینگلیزی وە چاپە بێ، کتێبێکم خەریکە دەبێتە زمانی ئەڵمانی. ئەوڕۆ بەڕێستان کۆڕەکی شعریتان هەبوو، جا من دەمەوێت پرسیاری ئەوە بکەم لە ماوەی ڕابردوودا سەفەری دەرەوەی وڵاتت کرد لەوێش کۆڕت هەبوو، چ جیاوازێک هەیە لە کۆڕی بەستن لە وڵاتی ئەوروپا و لە کوردستان بەگشتی؟ هەردووشی کوردن، هەردوو لا کوردن، ڕەنگە کوردانی تاراوگا زیاتر تینووی کۆمەڵێک تێکست بن کە یادەوەری و نۆستالیژیا و با بڵێن ئەو شوێنانەی کە بە زیان هێشتووە و بەداخەوە زۆربەی هەموو ئەوانەی ینی زۆربەی ئەوانەی لە ئەوروپان بە ناچاری بە زیان هێشتووە خۆ دەزانی، ئیتریەکە و بە پێی بارودۆخی خۆی چ ئابووری بێت سیاسی بێ و ئەوانە بۆیە زۆر تینوترن، تینوتری کوردستانن، کوردبوون لەوێ تامیشتری هەیە، ڕەنگە لە غەریبی ینی ئێستا من کە لە سلێمانی دەژیم هەولێر بۆ من تامیشتری هەیە وەکۆوەنیە کە ناو هەولێر بژی، مەسەلەن کە دایک لە تەنیشتە تامی جیاوازە لەوەی کە هەفتەیەک بچێ ئیش و یان هەفتەیەک بچێ بەغدا و غەریبی داکرد بکەی، غەریبیان زیاترە بۆ کوردستان و ئامادەییان زیاترە بۆ مەسلەی ئامادەبوون لە کۆڕ، دڵسۆزترن، تینوترن، مانای ئەوەنی ئەوانە ئێرە تینونین، مەبەستم ئەوە نیە، مەبەستم ئەوەیە کە ئەوان چونکە دوورن لە هەندەرانن، لە ناو ژینگەیەکی جیاواز دەژین، لە ناو زمانێکی جیاواز دەژین، ڕەنگە غەریبیکردنی و بیرکردنیان بۆ زمانی کوردی زۆر زیاتربی، هەرچەندە وەکو گوتم کیمیای ئینسانی کوردی هەر یەک کیمیای، جوانی خۆشەوێ، ئەدەبیاتی خۆشەوێ و ڕێز لە نووسەرەکانی خۆی دەگری. من قەت لەگەڵ ئەوە دانیم مەسەلەن کە دەڵێن کورد قیمەتی ئەدیب و هونەرمەندی خۆی نازانێ، ڕەنگە لەسەر ئاسی موئەسەسات نەیزانێ، بەڵام خەڵکی ئاسایی، خەڵکی هاوڵاتی خوارەوە، هاوڵاتی ئاسایی ئەدیب و نووسەر و هونەرمەندی ئێمە زۆر خۆش دەوێت، یعنی باوەڕ ناکەم کەسێکی وەکو مامۆستا عەدنا کەریم یان وەکو مەسری خالقی یان وەکو مامۆستا زیاد ئەسعاد کەسێکی نۆرمەڵ بی ناو خەڵک، بەڵکو زیاد لە پێش خۆشیان دەوێت، یعنی کەسێکی وەکو مامۆستا پەشێ و لە هەولێری خۆشەویستە، ینی ئێستاش بەجارەی باتەی دابچی نۆرمەڵ نییە، ینی خەڵکی ئێمە قیمەتی ئەدەبیات دەزانێ، ڕەنگە لەسەر ئاستی وەکو گوتم دام و دەستگاکان وەکو پێویست نەبێ، بەس لەسەر ئاستی خوارێ و خەڵکی ئاسایی زۆر ڕێزی ئەدیب و هونەرمەندی خۆی دەگرێت. باشە مامۆستا دەمێ و پرسیارە بکەم لێرە و لەوێ قسە دەکرێت سەبارەت بە تێکستەکانی تو، تێکستە شعریەکانی تو بە تایبەت لەلایەن شاعیرانەوە ڕخنە لێ دەگیرێت، تۆ قسەی تۆ چێ لەسەر ئەم شتە؟ بۆ نا مەسەڵەن بەس ڕخنە شەخسی نەبێ، نەخۆ ئەدەبی بێ زۆر ئاساییە، دوای ئەو ڕخنەیە لە چێ نەگیرایە، ینی مامۆستا هێمن نەگیرە، لە مامۆستا شێرکۆبێ کەس نەگیرە، یعنی کەمیان گوت مامۆستا پەشێ و بەنزار قەبانی دەچێ، کەمیان گوت مامۆستا شێرکۆ بە محمود دەروێش دەچێ، کەم دەڵێن بەختیار عەلی بە گارسیا مارکیز دەچێ، کەمیان گوت شێرزا حەسەن بە هین دەچێ، بە جیدی مۆباسان و لە فرۆید و نازانم چی ئەوانە. کتێبێک هەیە، کتێبێک هی زیاد کازم یان کازم زیاد بناوکە ئێستا تەوا لە بەرم کتێبێکی هەزار لاپەڕەیە بە ناوی ئەدۆنیس منتەحیلەن، ینی ئەدۆنیس وەکو دزێک هەزار لاپەڕەیە. من لە مامۆستا ئەدۆنیسم پرسی، گوتم ئەو کتێبە ئەزیەتن دای، گوتی بەعکسەوە، لەبەرەوەی ناکرێتەوە مەسەلەن بڵێ نالی هەمووی لە ژیرفانی خۆیانە، نالی بڕۆ لەهینە هین بخوێنەوە، با بڵێن ئەبی فەیاز بخوێنەوە یان حافز بخوێنەوە، دەڵێن نالی چەنی لە حافز دەچێنی. ئەسڵەن ئێستاش یەکێک لە ئەسبابی ئەوەی کە قسە سەنالی دەکرێت کە نزیجێتی لە حافز. مشکلی ئەدەبیات ئەو زمانەی من و توی ئێستا قسەی پێ دەکەن هی من و تۆ نییە، بابزانی لە پێشەمە دروست بووە، یعنی ئەمەی کە پێڵێن چاکە، دەمە پێ دەڵێم هین مایک، ئەمە پێی دەڵێم کراس، ئەمە پێی دەڵێن قژی سپی، ئەو ناوانە هەمووی پێشووترن کە زمان لە ژیرفانی خۆی نێناوە، هەمووی یەک زنجیرەیە، زنجیرەیەکی یەک لە دوای یەکە، تێگەی چۆنە؟ دەنا بابەتەکانی ئەدەب کە بریتە لە مردن، تەنیایی، خۆشەویستی، نازان چی، هەموو یەک بابەتە. بڕۆ سۆفۆکلیس بخوێنەوە، هەمان بابەتەکانی عەبدوڵڵا گۆران، بڕۆ نالی بخوێنەوە، هەمان بابەتەکانی ئیلیازەوە دەسێ، هەمووی
هەژاریە، خۆشەویستیە، گۆشەگیریە، مردنە، نەمریە. یعنی ئێستا مەسلەی تێکستی شوکو گلگامێش کە باسی نەمری دەکا چ فەرقی هەیە لەگەڵ تێکستێک کە نالی باز لە خدری زیندە دەکایانی کە باز لە ئاوی حیاتەکە. ئەی ئاوی حیاتە هەمان ئەو ئاوە نەبوو، هەمان ئەو جیایە نەبوو کە ئەنچیدۆ و گلگامێش بە دوای نەمریدا دەگەڕان. ئەوانەی لە ئەدەب بگەن، ئەوانەی لە ئەدەب دەگەن و ئەوانە وا من دەمێ قسەش بکەم لێرە بەڕاستی بە پێودانجی کۆن ئەم شاعر نیوە، ینی بەڕاشکاوە نەپێ بڵێ. یعنی بۆ ئەوەی تێکستی من بخوێنیەوە دەبێ هەرچی لە مێشکدایە لەسەر شاعیر بفڕێدی، چکە من ئامادە نیمە وەکو هەفتاکان یان وەکو شەستەکان شعر بنووسم. ئەگەر بینووسم معقولیەم لە 2025 بەمیانی 2025 سەردەمێکی جیاوازە، دنیابینێکی جیاوازە، کرانەوەیەکی جیاوازە، بیرکردنەوەیکی جیاوازە و داڕشتنیشی جیاوازە. من ئامادە نەبوومە یەکێک لە یەکەکان، یان دەبمە خۆم یان دەست بۆ ماڵی کاسبیشتر دەکەم. زۆر باش بە کۆتا پرسیار بێ بەرهەمی نوێ لە ڕێگایە بەم زوانە لە دایک ببێ بەرهەمێکی نوێ. وڵی خەریکم وردە تێکست نووسیسم بڵاو نەکردوتەوە، بەس ئەو ماوەیە زیاتر خەریکی کتێب بووم، کتێبێکم دەکرێتە ئینگلیزی وە چاپە بێ، کتێبێکم خەریکە دەبێتە زمانی ئەڵمانی، کتێبێکم خەریکە دەبێتە زمانیش تورشی، عەرەبی، فارسیەکەوە تقریبان تەواو بووە. یعنی زیاتر خەریکی وەرجێڕان بووم، وەرجێڕانی و ئەدەبیاتی من بۆ سەر زمانەکانی تر. کتێبێکیش وردە خەریکم نازانم کەی تەواوە بێ. باشە مامۆستا بە بوو بەرەوە پرسیارەشمە بیر هاتەوە جەنابەت لە زۆر چاپێکەوتن باسەکەی کە باوکی دوو کچی خوا لێت نەستێنیتن. کێچ لای تۆ تایبەتمەندی چییە؟ بۆچی ئەوەنە بە جۆش خۆشەوە باسییانەکە ئەگەر کوڕێکیش تا بە چی بۆ ئەویش ئەڵێ بۆ کەسێک کوڕیە بە ئەمەش ئەوەی کوڕی هەیە دەخوالی نەسەنێ، ئێمە شەر کوڕین، ئێمەش وایەنە مەرز نییە هەموو کوڕێک خراپێ و هەموو کچێک باش بێ، بۆ مەرجیش نییە هەموو کچێک خراپێ و هەموو کوڕێک باش بێ. شتیوانە ئینسان حاڵەتشی جیوەیە. ئەم تەڵعاتە ڕەنگە لە هەفتەیەکە ڕەزیلە، لە هەفتەیەکە دڵکراوەیە، لە هەفتەیەکە سەخیە، لە هەفتەیەکە لێبوردەیە، لە هەفتەیەکە تووڕەیە. یعنی ئینسان خۆی پاش 2 سەعات ئەو کەسە نییە. ئەوەی کە سۆفۆکلیس دەڵێ ئینسان لە ژیانی 2000 لە ڕووبارێکدا مەلە ناکە، مەقسەدی ئەوەیە ئاوەکە ڕۆیشتووە. یعنی تۆ دەچی هەمان شوێن دەوەستی، بەڵام ئاوەکە جیاوازە، ئەوەی خۆ تێدا شۆردووە جیاوازە، بۆیە قەت 2000 لە هیمە لە ناکەی. زەمەنی ژوایە، زەمانەکە تێدەپەڕێ. مەسلەی کچ و کوڕ لای من بێگومان فەرقیان نیە و دەبێ فەرقیشان نەبێ. ینی بەڵام ئەوەندەی من بزانم کەس تەماعی لە بابی نیە، تەماعی لە سویج و لە خانی و لە سیارە باوەشە ڕازیە، بە ماسی ڕازیەوە. ئەوانە من حاکمێک هەبوو چاوپێکەوتنێکم بینی، زۆر قسێکی نازداری کرد، گوتی 40 ساڵ حاکم بوومە نەمبینی دایک و باوشێک بێن بڵێن کچەکەم دەری کردوم، بەڵام سەدان و هەزاران کەیسم بینی کە کوڕەکان دایک و باشیان دەرکردوون لە ماڵەکە دەری کردوون، بەس نەمبینی بڵێ دایکێک بێ باوشێک بێ بڵێ کچەکەم تەزویری کردو و خانوەکەی بەنای خۆی کردیە. بەڵام سەدان و هەزاران کەیسی لە بابەتی لە کوڕان بینی بوو. من دڵخۆشم بۆی کە پیاو لە ڕێگەی منەوە، لە ڕێگەی زەواجی منەوە پیاو لە دنیای زیادی نەکرد.